أهلا بكم أعزائي المستمعين، نقدم لكم من الصوت النوين نشرة الإخبار في محافظة الحلبجة. بۆ یەکەم جار لە هەڵەبجە ڕادیۆیەک نیوەی کاتی پەخشەکەی بە زمانی عەرەبی و کوردی کرمانجی تایبەت دەکات بە ئاوارەکانی سووریا و عێراق. کارمەندانی ئەم بەشەی ڕادیۆکە ئاوارەی سووریا و ناوەڕاستی عێراقن و پەیامی پەخشەکەشیان لە ئاوارەوە بۆ ئاوارەیە. مافەکانی ژنانەوە ئەمەی ئەمدی خویانی ئەمەی کە باسی دیارە لەوە چێ زۆر جاروت بێ و ترابێ کە خەڵکی هەڵەبجە زۆر ئاوارەیی بینیوە و قەدری ئەو کەسانەیە گرێکە ئاوارن. ئەم بەشەی ڕادیۆی دەنگی نوێیە کە ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی بۆ 12 نیوەڕۆ تایبەتە بۆ خۆیان، ینی لەمەوە هەستمان کرد کە ئەم هەموو خەڵکە پێویستی بەوەیە بە زمانی خۆی هۆشیاری پێ بدرێ، بە زمانی خۆی هەواڵەکانی شارەکانی خۆی ببیستێ، لە زمانی خۆیانەوە معاناتەکانی خۆیان باس بکەن. کارمەندانی بەشی بەیانیانی دەنگی نوێ کە بە زمانی عەرەبی و کوردی کرمانجی پەخشی خۆیان دەکەن سەرجەمیان کچان و ژنانی ئاوارەکانی سووریا و عێراقن. پێش دەستپێکردن بەم پەخشەش لەلایەن کارمەندەکانی ڕادیۆوە ڕاهێنراون. بۆیە ئێستا بەشی کرمانجی و عەرەبی لەم ڕادیۆیە ڕۆژانە باز لە کێشە و گرفتەکانی ئاوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە دەکەن و لەگەڵ هەواڵ و زانیاریەکانی ناوچەکانی خۆیان و هەندێک بەرنامەی جیاواز. Ez dixwazim muqabele ji bo xelkê Sûrî re bikim, yanî ji bo xelkê Sûrî hemû meanatê wana zanibin, ji ber ku zanibin ew jî çi meane dîn, yanî çi êş xelkê Sûrî dîn û dixwazim tişne li ser sihetê û tişne li ser yanî ji bo zinyarî li cem wana çê bibin yanî. رادیۆ دەنگی نوێ سەدای زەنان و جوانان دەر حەلەبجە. کارمەندە ئاوارەکانی ئەم ڕادیۆیە پێشتر لە ناوچەکانی خۆیان خوێندکاری بەشە جیاوازەکانی زانکۆکانی سووریا و عێراق بوون. هیچ کارێکی ڕاگەیاندنیشیان نەکردووە. نفسيامة قلكي تعبان بونش عليكي دائما خوندنا ماتشو وسوريا جهات ام قلكي عاجز بون جاب بشتي افراديا تقريبا دصال ونيفي ما ام المال بون ما تشتكنت كر بشتي ما افراديا ديت راديو قلكي خوش بون ما يعني هم يعني شبو ماجي باشا وهم يعني شبو خلكي ماجي يعني ناس كانوا نوفا كي سوري هنن يعني تشتكي شبو عندك نجي دەنگی نوێ منبەرێکی ئازادە بۆ ژنان و لاوان. ڕادیۆی دەنگی نوێ لە ساڵی 2005 وەک ڕادیۆیەکی سربەخۆ و کۆمەڵگایی لەلایەن ژمارەیەک گەنجەوە دامەزراوە و ئامانجی لە وشیارکردنەوەی ژنان و لاوانە. ڕۆژانش لە کاتژمێر 8 بەیانیەوە تا کاتژمێر 5 ئێوارە پەخشی خۆی بە زمانی عەرەبی و کوردی و بە هەردوو دیالێکتی سۆرانی و کرمانجی هەیە. هەفتانەش 11 بەرنامەی جیاوازی هەیە. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.